کورد و سوننە و پلانی کۆتایی. بۆچی کورد و سوننە پێکەوە کارتی کشانەوە لە حکوومەتی شیعەکاندا دەجوڵێنن؟ ماوەی 2 ڕۆژە بەغدادی پایتەخت جموجۆڵێکی ناسایی سیاسی بەخۆ دەبینێت. کورد و سوننە پێکەوە سەرقاڵی جوڵەیەکن کە لە لای شیعەکان بۆتە گومانێکی قورس. لە کۆبوونەوەی چوارچێوەی هەماهەنگی شیعەکاندا نەچیروان بارزانی گوتوویەتی وەکو دوایین جار هاتوۆتە بەغدا تا ئیدی کورد بە شێوەی کۆتایی خاڵ لەسەر پیتی گرفتەکانی لەگەڵ بەغدادا بنێت. سوننەکانیش لە ماوەی 4 ڕۆژی ڕابردوودا 5 کۆبوونەوەی پێکهاتن و یەکخستنی نێوماڵی خۆیان ئەنجام داوە کە ئەمایدی بۆتە گومانێکی قورس لای سەرکردە شیعەکان و بە گومانەوە لە جوڵەکانی کورد و سوننە دەڕوانن. سوننەکان داوای جێبەجێکردنی یاسای لێبوردنی گشتی دەکەن کە بەم لێبوردنە 22,000 کەسیان لە زیندانە سیاسیەکانی شیعە دەهێنە دەرەوە و کوردیش داوای سەفرکردنەوەی کێشەکانی دەکات و دەیەوێت ئیدی کابینە پێنج قۆڵیەکە بە بابەتی موچە و پرسەداراییەکان گوشاری لێ نەکات. یەکێک لە سەرکردەباڵەکانی شیعە قسەی بۆ ڕۆژنامەی شەرق الئەوسەد کردووە و گوتوویەتی بە یەک ئاراستە و لە یەک کاتدا جوڵەی کورد و سوننە و هەڕەشەکانیان جێگەی گومانێکی قوڵە و پێمان وایە هەردووکیان سەرقاڵی جێبەجێکردنی پلانێکی پێشوەختە و داڕێژراون. سەرکردەکە گوتوویەتی ئێمە لەگەڵ گرفت و سەنگەرگرتن لە کورد نین و لە نێو خۆشماندا ئەوەمان تاوتوێ کردووە، بەڵام دووەجار هەمومان هەمان ڕامان نییە. کۆبوونەوەی ڕۆژی شەممەی لایەنە سیاسیە کوردەکان ئاگری لە نێو ماڵی شیعەکان بەرزەوە و میدیای نزیک لە باڵە تۆندڕەوەکەی شیعە ئەمە بە پلانگیڕیەکی نوێی ناوچەی ناودەبات و دەڵێت کورد و سوننە بە هاوکاری تورکیا و سعودیە و ئەمریکا پلانی ڕوخاندنی کابینەکەیان هەیە. لێدوانە بەپەلەکانی تەیب سامی و محەممەد شیع سوودانیش دەرهاوی شتەی هەمان دۆخ بوون. جارێ نازانرێت وەڵامی شیعەکان بۆ داواکاریەکانی کورد و سوننە چی دەبن. بەڵام تابێت هەردوو بەرە دژبەرەکە داواکاریەکانیان زیاتر و زۆرتر دەکەن. بۆ نمونە کاتژمێر 12 شەوی ڕابردوو حکوومەتی هەرێم بەیاننامەیەکی بە پەلەی بڵاو کردەوە و ڕایگەیاند دەبێت بە زووترین کات ڕاپرسی لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ئەنجام بدرێت بە پێچەوانەوە هەڵوێستی توندیان دەبێت. سوننەکانیش داواکاری جێگیرکردنی یاسای سانتلیگۆی هەموارکراویان کردە دووەم داواکاریان. بە دیاریکراوی نازانرێت چی دەگوزارێت، بەڵام بەپێی جوڵە خێراکان ناڕاستی ڕووداوەکانی ئایندە لە قازانجی حکوومەتە شیعەکە نییە و لە ئێستاشدا خۆیان هەستیان بە هەمان مەترسی کردووە و کەوتونەتە خۆیان.